بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، بە هەواڵەکو بە موژدەچی خۆش لە بۆ هەموو نەخۆشان لە بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان ڕادەگەێنین. ئەوڕۆکە لەگەر زۆر بەڕێز دکتۆر سەمیع دانیشتین کەوا تاوتوی ئەومان کرد بە پشتوانی خوای گەورە ئینشاءالله دوای جەژنی ڕەمەزان لەمە دووە ڕاوێژکاری پسپۆری بەیانیانیش دەکرێتەوە لە خستەخانەی میهرەبانی لە سەعات 9 بانی تاوەکو یەکی دوای نیوەڕۆم کە بە نرخی میهرەبانی دکتۆری پسپۆری شارەزا چەند دکتۆرێک مەجموعەک تەبیعی بەیانیان دەبی مەرجە ئەو دکتۆرەیە خانەنشین بیتن. ئەمە هەندێک دکتۆرمان هەیە کە لە خاری چاتینەوە پسپۆریان هەیە کاتینەوە کوردستان پێویستیان بەوەی نییە پارێ کۆ بکەنەوە، بەڵام پێویستیان بەوەی هەیە ئەو جهد و خبرەی هینایەتیان وەکو دکتۆر سەمیع پێویستی بەوەی نییە بێ پارێ ئیش بکە، بەڵام پێویستی بەوەی هەیە کە ئەو خبرەیە خەڵک زیاتر سوودی لێ ببینیتن. لۆیەکە بڕیارماندا ئەمە لە خستەخانەی میهرەبانی سەیدەلێمان 24 ساعت کرایتەوە، مختبەرمان 24 ساعت کرایتەوە و شوێنی عیادەتەکانمان هەیە کە تەجهیز کرایە مەسەل لە بۆ دکتۆری قورگ و جەولوتی ژووری عیادەمان هەیە، بەڵام ئەو ژوورەیە دوای ساعت 3 دکتۆر دێتن ئیشی لێ دەکا. ئەمە بڕیارماندا لە ساعت 9 هەتاوەکو ساعت یەکیش لە هەموو بوارەکان دکتۆری پسپۆری خانەنشین دەینینەوە و مەرجەکانی ئەوەیە کەوا ڕێگە پێدانی نیقابێ هەیە بچونکە ئەوانەی کە لە خاری چاتینەوە دەبی بەششیان تعدیل شەهادە و مۆڵەتی نیقابەی دروست بکەنەوە. ئێستا کە هەفتەی ڕابردووی دکتۆرە کاتبی لە ئوسترالیا کە 21 ساڵ لە ئوسترالیای بوو گوتمان بڕۆ ڕوخسەی نیقابەی وەربگرە، چونکە میهرەبانی لە سەرتار کۆڵەگە ئیش دەکا و لانادا یەکەمینیان شەرعینە، زانستینە، قانونینە، ئیدارینە. لە بۆ ڕاوێژکاری پسپۆری بەیانیان دکتۆر سەمیع وەکو بەرپرس و بەڕێوەبەری ئەو بەشەی دەبیتن بە پشتوانی خوای گەورە لە دوای جەژن لە خزمەتان دەبین کە ئەشیعە، سۆنەر، سیتیسکان، دەرماخانە، تاقیگا، عیاداتەکان هەمووی دەکەویتە بواری خزمەتکردن لە بۆ هەمووان بەیانیانیش دەمان بی بە پشتوانی خوای گەورە. ئینشاءالله لە ئایندەدا هەوڵ دەدەین شەوانیش عیادەی میهرەبانیمان هەبیتن تاوەکو خەڵک زیاتر سوود ببینی لەو خێرانەی کە داتانە لە خستەخانەی میهرەبانی. دڵنیا بن میهرەبانی ڕۆژ بە ڕۆژ لە گەشەدا دەبی بە پشتوانی خوای گەورە. میهرەبانی پێشەنگە، میهرەبانی ئایندەیە، میهرەبانی هیوایە، میهرەبانی بە ئامانجی خزمەت خێرخۆشی هی هەمووانە لە بۆ هەمووانە بەردەمامی بمێنن بە سەلامەت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی